ڕوو لە ناوچەکەمان و لە چاخانەکەی منی ژەکات کاگەرێز لە لای من وەکو هاوکاریەک ڕۆژانی پێنجشەمە و هەینی هاوکاری بەکات لە ڕاپەڕاندنی شەکانمان و خزمەتکردنی گەشتیارەکاندا. لێرەوە ئەمەوێ دەستخۆشی لە سەرۆکایەتی شارەوانی بیارە و کاکزانا ئەحمەد شەریف بکەم کە ماوەی 2-3 ساڵێکە لێرە ئیژەکەین مەجالیەوەی پێیاوین کە بتوانین لە ناوچەکەی خزمەتێ بکەین و ئیش بکەین و بەبێ هیچ کێشە و گرفتێک.